إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، باشترین خەڵق، باشترین کەس لە پاش پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ، ئەو کۆمەڵە ئەسحاب و هاوڵەن کە خوای تەعالا هەڵیانی بژارد بیان کاتە ڕەفیق و هاودەم و هاوبیر و هەڵگری پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو کۆمەڵە سەحابەیەی کە خوای تەعالا هەڵیانی بژارد بۆ جێبەجێکردنی دینەکەی، پاشان گەیاندنیشی بە پاش خۆیان تاوەکو ئەمڕۆ و تاوەکو ڕۆژی قیامەت. خوای تەعالا هەڵیانی بژارد ئەوان ئاڵای یەکخواناسی بەرزکەنەوە، ئەوانن بۆنە هۆی ئەوەی کەوا خەڵکی خوا بپەرستێ و هاوبەشی بۆ بڕیار نەدا. فەزڵی ئەوان، چاکەی ئەوان زۆر زۆر عەزیم و گەورەیە. ئەوان لە هەموو خەڵکی زیاتر لە پەیامی خوا تێگەشتن، چونکە بە بیستن و یعنی بە گوێگرتن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە کرداریش پێغەمبەری خوایان ئەبینی ئەم دینەی جێبەجێ ئەکرد. بۆیە لە هەموو خەڵک زیاتر دڵیان ئامادە بوو بۆ وەرگرتنی پەیامەکەی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە هەموو خەڵک زیاتر خوای تەعالا پاکی کردنەوە بۆ هەڵگرتنی ئەو پەیامە. لە هەموو خەڵک زیاتر زمانیان ڕازگۆتر بوو بۆ ئەوەی بتوانن ئەو پەیامە وەکو خۆی بگەێنن بەبێ زیاد و بەبێ کەم. لە پێناوی گەیاندنی ئەم دینە نەفس و ماڵیان بە نرخترین شتەکانی ژیانیان کردە قوربانی بۆ ئەوەی ئەرکی سەرشانی خۆیان ئەدا بکەن. ئەم شەریعەتی ئیسلامە لە ئەلیفەوە تا یائی ئەوان گەیاندیانە ئێمە. ئەوان بوون لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆکیاندا ئەدا و هەموو شتەکانی ئەم دینە فێر بوون، گویان لە فەرمایشتەکانی پێغەمبەر بوو، لەگەڵ پێغەمبەرا هەڵسو کەوتیانە کرد، تەوقیان لەگەڵ پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم. لەسەر چاوە ئەساسیەکەی ئیسلامەوە کە محەممەدە صلی الله عليه وسلم دینیان وەرگرتووە، بۆیە جیاوازیان لەگەڵ خەڵکی ترا زۆر زۆرە. عەبدوڵای کوڕی مەسعود ڕزای خوای لێ بێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالا تەماشای دڵی بەندەکانی کرد، بینی دڵی محەممەد صلی الله عليه وسلم لە دڵی هەر هەمووی چاکترە، بۆیە خوای تەعالا هەڵی بژارد بۆ خۆی و کۆتا پەیامی خۆی بۆ مرۆڤایەتی خستە سەرشانی ئەو. پاشان تەماشای دڵی بەندەکانی کرد، پاش دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای کرد باشترین دڵ لە پاش دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی ئەو کۆمەڵە ئەسحابەیە کە هەڵیانی بژارد
بۆ هاوڕێتیکردنی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای تعالی ئەوانی کرد بە هاوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کردنی بە وەزیر و هاوکاری ئەو پێغەمبەرە مەزنە. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ خەیر القڕون قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین چرخ باشترین کۆمەڵە خەڵکان ئەوانن کە لەگەڵ منە ئەژێن زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێن، پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێن. ئیمامی نەوەوی ئەفەرمێ اتفق العلماء على أن خير القرون قرنه. علماء كانوا زانایان اتفاقیان لەسەر ئەوە کردووە، کۆدەنگن لەسەر ئەوەی باشترین چرخی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و مەبەستیش پێی ئەصحابەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبێ بزانین ئیسلام ماڵێکە، دەرگای ئەو ماڵە ئەصحابەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ڕزگاربوون نییە ئیلا لەو دەرگایەوە نەبێ. هەر کەسێ ئەگەر ئەیەوێ لە ئیسلام تێک بگا و ڕزگار ببێ بێ لە دەرگای سەحابەوە بچێتە ژوورەوە. هە لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنی قورئانە بە جوانترین وەصفی ئەصحابەکانی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. بۆ نمونە لە سورەتی تەوبە ئاەتی 100 خوای تەعالا ئەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم. ئەوانەی کە پێشڕەویان کرد لە ئیسلام بوونا و لە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆچبەران و لە پشتیوانان، یعنی ئەوانەی لەگەڵ پێغەمبەر بوون و کۆچیان کرد لە مەکەوە بۆ مەدینە و لەوانەشی لە ئیمانیان هێنا و شوێنی پێغەمبەر کەوتن لە خەڵکی مەدینە و بوون بە پشتیوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەوانەشی کە شوێنی ئەوان کەوتن بە چاکە هەتا ڕۆژی قیامەت، ئەوەی کە شوێنی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی ئەکەوێ بە چاکە هەتا ڕۆژی قیامەت، ئەوانە خوای تەعالا لیان ڕازی بوو و ئەوانیش لە خوا ڕازی بوون و خوای تەعالا بەهەشتانێکی بۆ ئامادە کردوون کە ڕووبارەکان یان ڕووباری جۆرا و جۆر بەژێریە ڕێئەکا و بە هەتایی تایە ئەمێننەوە. بەڕاستی ئەوە بردنەوەی گەورەیە. هەروەها خوای تەعالا لە سورەتی فەتح ئاەتی 18 ئەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا. بەڕاستی خوا ڕازی بوو لەو کۆمەڵە ئەصحابەی لەگەڵ پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم کە 1400 سەحابەی پێغەمبەر بوون. خوای تەعالا ئەوانەی بەیعەتیان بە پێغەمبەردا کاتێک کە کافرەکانی مەکە بڕیاریاندا نەیەڵن، هاوبەش بڕیاردەرەکانی مەکە بڕیاریاندا نەیەڵن مسلمانان بڕۆن بۆ عومرە یا بچنە ناو مەکەوە، لە پاڵدارێکا لەوێ هەمویان بەیعەت و پەیمانی مەرگیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم. 1400 کەس بوون، یەک نەفەریان بەیعەتی نەدا، هەر هەمویان بەیعەتیاندا. جا خوای تەعالا ئەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة. يعني خوای تەعالا لەوانە ڕازی بوو. بۆیە ئێمە کاتێ باس سەحابە ئەکرێ هەر سەحابەیەک ناو ئەبرێ ئەڵێن رضي الله عنه، خوای لێ ڕازی بێ، چونکە خوا ئەفەرمێ من لیان ڕازی بووم. فعلم ما في قلوبهم، خوای تەعالا ئەزانێت چیا لە ناو دڵیانە. يعني خوای تەعالا و نەبێ آخر کەسانێک ئەڵێن سەحابە لە دوای پێغەمبەر هەڵگەڕانەتەوە. جا خوای تەعالا ئەفەرمێ خوای تەعالا ئەزانێت چی لە ناو دڵیانە هەیە ئەو ئەصحابانە، بۆیە خوای تەعالا سەکینەتی خۆی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بەسەریانە دابەزان. فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا. وخوای تەعالا پاداشتی دانەوە بە فەتحێک بەسەرکەوتنێکی زۆر نزیک. سڵحێکرا لەوێ لە ساڵ گەڕانەوە مسلمانان نەڕۆشتنە مەکەوە. ساڵی دوای ئەوە ساڵی حەوتەم عمرەکەیان کرد و ساڵی هەشتم خوای تەعالا سەرکەوتنی گەورەی بۆ مسلمانان بەدیهێنا. هەروەها خوای تەعالا لە سورەتی فەتح لە ئاەتی 29 ئەفەرمێ
محمد رسول الله محمد پیامبری خواه والذين معه أي أواني لقل بيغمران أصحاب كان أشداء على الكفار برامبر بكافر كان تندن رحماء بينهم برامبر بيكتري زور نرمونيان وببزين تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا بردوام أو أصحابنا أبيني خريكي خوا برستين خريكي عبادة للركوع أيان بيني للسجود أيان بيني تماحي أوان هي كخواليان رازي بيو لبهري خوان بنصيب بكا سيماهم في وجوههم هل ناو تشاوانيانا سيماو نشاني إيمان أبيني توا من أثر السجود لو همو كرنوش السجديك بو خواي پروردگار أيان برد أم قصانا محمد رسول الله وباسي أصحاب كاني بيغمر لكويا هاتوا أما طبعا لو آيات أخوة تعالى باسكا بلام أفرمي ذلك مثلهم في التوراة أخوة تعالى أمن منيل توراتي موسى يجراوتوا كأخوة تعالى محمد أن يري بيغمرك أن يري هاوريكاني آوان أي نمونين لأنجيلا كبو عيسى ناردويتي شونا ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار نمونيان لإنجيلا چونا خواه تعالى نموني أم بيغمروها ولاني وكو داريك أهينيتوا كاتي صوزة بيو بربرا أو دارا طول داريك أم جاب دوريا دلاكان صوزة بنو چرو دركنو أو دارا بربرا بهيزة بي أو بيغمرو أوش أصحابكاني بيغمرن كبيغمر بهيزة كان بيغمر بقوت أكن تا او دين بهيز ابي بيغمر وباصحاب كاني بيغمر صلى الله عليه وسلم او داري كبوشي وصوز ببيو بهيز ببي ضلي كابراي فلاح جوتيار خوشكا جاء او ضلي مسلماناني بي خوش ابي كاتي بيغمر واصحاب كاني بوشي ويا بهيز بن ليغيظ بهم الكفار وكافراني زور بو بيتاقت ابن كالروج بالروج او دين بيغمر وبياراني بيغمر بهيز ابو بتو أبو ريشيدا أكوتا جاء خوي تعالى لكوتا يا فرمي وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما خوي تعالى پاداشتی گەورەی بۆیان ئامادە کردووە لێبوردەیی گەورەی بۆیان ئامادە کردووە بۆ ئەو ئەصحابانەی کە هاوکار و یاریدەری پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم لا صحيح بخاري ومسلم هاتوا لأبو هريرة وخوالي الرازي به پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي دوبارة فرموي آمان هیچ کسی هلا برانبر با أصحابكاني من نكا پیغمبر فرموي صلى الله عليه وسلم وكو بو پاش خوي ام فرمايشتا بفرمي آگاتان ليبي كس هلا برانبر أصحابكان نكا خوانا خواست خوانا خواست قصي خراب برانبر أصحابكاني پیغمبر بكا فوالذي نفسي بيده بو ذاتي كنفسي مني بدس لو أن أحدكم أنفق مثل أحد ذهب ما أدرك مد أحدهم ولا نصيفه سوين بو ذاتي كنفسي مني بدس أقر يكيك لأيوه بقدر أو كيوانا آلتون ببخشن لبيناوي خوايا ناقا بقدري يك يعني وجويلك لويك أصحاب كان بخشويانو كردويانا لبيناوي خوايا اوي اصحاب كردويتي زور جوازه لويك لدواي اوانا كريد چونك اوانن اجري ام امته هموي باوانا چه هر کسی چاکيك بك حمو اراتا خزيني اوانوا چونك اوان ام دينيان بأمگيان اوان هلقري پيامي خوان روجي كان ابن عمر عبد الله كري عمر خوال خوي ولا باوكي رازي بيگوي لكابرايك بو هلاي اكرت برانبر يكي لأصحاب كاني پیغمبر صلى الله عليه وسلم جاء أمش أم آياتاني خويندوا كلا سورة حشر هاتوا فرمي للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا خوي تعالى باسي أو هجار مسلمانانا أكا ككوتشيان كرد لبيناوي خوايا مالو منالو ولاتي خوانيان بجيهلا لبيناوي أويا كخوالا خوان رازي كان
مەبەستیان تەنها ڕەزابوونی خوا و سەرخستنی پێغەمبەر و دینەکەی پێغەمبەر بوو. ئەمجا فەرمووی کابرا تۆ لەوانی، یعنی تۆ یەکێکی لەوانەی کە خوا باسیانی کردو لەمە، وتی نەوەڵڵا من لەوان نیم. ئەمجا دوای ئەوە ئاەتێکی ترەیە خوای تەعالا ئەفەرمێ والذین تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. فرمووی تۆ لەوانی کەوا داڵدەی پێغەمبەر و یارانی پێغەمبەریاندا ماڵەکانیان ئەکردە دووکتەوە و دابەشیان ئەکرد لەگەڵ ئەسحابەکانی پێغەمبەرە. ئەمە خەڵکی مەدینە بوون، تەنانەت خۆیان حەزیان لە چی بکردایە ئەوەیان ئەدا بە ئەوان، یعنی بە کوردی و کورتی هەموو شتێکیان کردە قوربانی دینی خوا، ماڵ مناڵ سەروەت سامان هەموو شتێ. تۆ لەوانی تینەوەڵا من لەوانیش نیم. دەی ئەمجا فەرمووی ئەو ئاەتەی دوای ئەوەی خوێندەوە فەرمووی والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. ئەمجا خوا فەرمووی ئەوانەی کە لە دوای ئەمان دێن، ئەوانەی کە لە دوای ئەنسار و مهاجرین دێن، دوعاکەن ئەڵێن خوایە لێمان خۆش بە وەلەو مسلمانانەی خۆش بە کە لە پێش ئێمە بوون، یا ڕەبی خوایە لەناو دڵمانە شتێک بەرامبەر ئەوان نەبێ. ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. فەرمووی تۆ لەمانەی کابراش وتی ئومێ دەکەم من لەوانە بم، ئومێ دەکەم لەوانە بم. ئەمیش فەرمووی ئومێ دەکەی لەوان بی و یعنی لەمانە بیوا خوا لە ئاەتی سێما باسێکاو تۆ لە جیاتی ئەوەی دوعا بۆ ئەوانەی پێشوو بکەی، داوا بکەی خوا لیان خۆش ببێ، داوا بکەی لە دڵتا هیچ بەرامبەریان نەبێ، کەچی سێرەکەی دەمیشت ئەو نەپیسە بەرامبەریان، هەیهات شتیوا نابێت. عائشە خوای لێ ڕازی بێ دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەوانەی لە دوای سەحابەکان هاتن خوا ئەمری پیان کرد کە دوعا بکەن بۆ سەحابەکانی پێغەمبەر، دوعایان بۆ بکەن کە خوا لیان خۆش ببێ، کە خوا ئەجر و پاداشیان بداتەوە، خوا لیان ڕازی بێ، کەچی سەیرەکەی هەنیەک ئەڕوا قسەیان پێکا، هەنیەک ئەڕوا جوێنیان پێدا، خوا پەنامان بدە. هەروەها عبدالله کوڕی عومەر ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ لا تصبوا أصحاب محمد صلى الله عليه وسلم فلمقام أحدهم ساعة خير من عمل أحدكم عمره. ئەفەرمێ ئامان وریای دەمتان بن بەرامبەر بە ئەصحابەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەڵە نەکەن، والله هەموو ژیانتان کار بکەن لە پێناوی خوایە ناگا بە یەک سەعاتی ئەوان، هەموو ژیانتان لە پێناوی خوایە کار بکەن ناگا بە یەک سەعاتی ئەوان. بۆیە ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلمە فەرموویەتی واعلم أن سب الصحابة رضي الله عنهم حرام من فواحش المحرمات. فرموویەتی ئاگات لێ بێ هەڵەکردن بەرامبەر ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بێئەدەبیکردن بەرامبەر ئەصحابەکانی پێغەمبەری خوا لە گەورەترین گوناحەکانە، بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ. ئیمامی مالک فەرمێ إن الذين يشتمون الصحابة إنما أرادوا رسول الله صلى الله عليه وسلم. ئەفەرمێ ئەو کەسانەی کە جوێن بە ئەصحابەکانی پێغەمبەر دەن والله مەبەستیان پێغەمبەرە، دوای پێغەمبەریش ئەمجا مەبەستیان خوایە، چونکە تۆ ڕەخنە لە خوا ئەگری، وەکەوە وایە بڵێ خوایە تۆ لێت نەزانی ئەمانەت کردە هاوڕێی پێغەمبەر، تۆ حکمەتت نەبوو، علمت تەواو نەبوو، چون کۆمەڵێکی دز و جەردە و تیرۆریست ئەکەی بە هاوڕێی پێغەمبەر، لە دوای پێغەمبەر ئەوان بوون بە خەلیفە، کۆمەڵێ خراپەکار داوێن پیس نەعوذ بالله لا حول ولا قوة إلا بالله. ئەمجا ڕەخنەیە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەم دینەی داوەتە کەسانی بگەێننە ئێمە دەمپیس و درۆزن و داوێن پیس و تیرۆریست و خراپەکار. پێغەمبەر دینەکەی داوەتە کەسانی، چونکە ئێمە ئەزانین المرء على دين خليله، هەموو ئینسانێ لەسەر دینی برادەرەکەیەتی، لەسەر ڕێبازی ئەوانە. برادەرەکانی پێغەمبەر کێ بوون صلى الله عليه وسلم؟ ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و
طلحة وزبير أبو عبيدة وسعدي بن أبي وقاص سعيد كري زيد أبو هريرة أنس كري مالك خزانة كاني خاتو عائشة خاتو حفصة رضي الله عنهم أوانا پێغەمبەر ئەوانەی کردا هاوڕێ پێغەمبەر لێ نەزان بوو نعوذ بالله بۆیە ڕەخنەگرتن نعوذ بالله یان بێئەدەبیکردن بەرامبەر ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک ئەوە وایە بێئەدەبی بکەی بەرامبەر بە پێغەمبەر و بەرامبەر بە خوای پەروەردگار پاکترین خەڵق کە خوای تەعالا هەڵی بژارد ئەوانە بوون کە لەگەڵ پاکترین و کۆتا پێغەمبەرا بوون لەبەرەوەی ئەگەر ئەوان نەبوایە ئەم دینە بە لاروی ئەگەیشتە ئێمە لە هەموو زەمانێکە خەڵکانێک هەبوون هەوڵیان داوە دین تێک بدەن لاریکەنەوە بەرەو لایەک بیبن ئەی ئەگەر نەعوذ بالله ئەصحابەکانی پێغەمبەر ئاوایان بکردای ئەم دینە چۆن ئەگەیشتە ئێمە خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی یا ڕەبی خوایە شوێنکەوتوی ڕاستەقینەی دینەکەت بین شوێنکەوتوی ڕاستەقینەی پێغەمبەرەکەت و ئەصحابەکانی پێغەمبەرەکەت بین یا ڕەبی خوایە لە ئەصحابەکانی پێغەمبەرەکەت خۆش ببە و لیان ڕازی ببە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ئێمە و ماڵ و مناڵ و کەس و کارمان ئیسلاح بکەی یا ڕەب العالەمین هیدایەتی گەنجەکانمان بدەی خوایە کاربەدەستانمان ساڵح بکەی ئومەتی ئیسلام بەرەو خێر و بەرەو چاکە ببەی یا ڕەب العالەمین ئامین خۆشەویستەکانم واجبی ئێمەی مسلمان بەرامبەر بە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چییە طبعا خەڵکی لە پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە پاش ئەصحابەکانی بوون بە سێ بەشەوە کۆمەڵێک زیادەڕەوی لە هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەر ئەکەن زیادەڕەوی لێەکەن حتا تەنانەت خەڵکانێک هەیە هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەریان گەیاندۆتە پلەی خوا نەعوذ بالله ئەڵێن ئەو بەدەسێتی بەهەشت و جەهەنم ئەو نازانم چی ئەو چی زۆر زیادەڕەویەکەن و خەڵکانێکی تریش هەیە نەعوذ بالله زۆر بە بێڕێزی تەماشای ئەصحابەکانی پێغەمبەرەکەن هەر ئەڵێ کەسانێک بوون ئاوا و وەکو چۆن بڵێ حەزی دنیا و حەزی پارە و دەسڵات و ئەمانەیان هەبووە نەعوذ بالله لەو نێوانەش کۆمەڵێک کە زۆرینەی مسلمانانە و تا قیامەتیش هەر ئەو زۆرینەیە ئەمێنن ئەو کۆمەڵەن نەزیادەڕەوی ئەکەن ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەشەر ئەزانن بەڵام بە پاکترین خەڵکان ئەزانن و هیچ زیادەڕەویەک ناکەن بەڵکو دوعای خێریان بۆ ئەکەن ئەگەر ئەصحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵەیەکیش بکا ئێمە ئەزانین مرۆڤە و بەڵام هەڵەکە مەقسەد نییە و قەسدۆ نەبووە و مەبەستۆ نەبووە وەکو هەر مرۆڤێکی تر بەڵام ئەوان پاکترین خەڵقی خوا بوون ڕاستگۆترین خەڵق بوون لە گەیاندنی پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە ئێمە وەکو ئەهلی سنەت و جەماعەت ئەمە ڕێبازمانە ئەصحابەکانی پێغەمبەرمان زۆر خۆشەوێ زۆر خۆشیانمان ئەوێ لە پاش پێغەمبەری خوا ئەوان خۆشەویستترین خەڵکن لە لامان دووهەم بە حرام یەزانین هەر کەسێ بێ ئەدەبیان بەرامبەر بکە و تەبەڕا ئەکەین لەو کەسانەی کە بێ ئەدەبیان بەرامبەرەکەن هەر کەسێکە بێ هەر پلەپایەکی هەبێ ئێمە تەبەڕای لێەکەین ئێمە بەریئین لەو کەسانەی بێ ئەدەبی بەرامبەر ئەصحابەکانی پێغەمبەرەکەن لا سیەما خەلیفەکان سێم ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترینی ئەم ئومەتن کە خوای تەعالا فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس باشترین ئومەت ئەصحابەکانی پێغەمبەرن صلی الله علیه وسلم لە پاش پێغەمبەری خوا حتا قیامەت ئەوان لە هەموو خەڵک باشترن من ناڵێم لەم زمانەی خۆمانەیان لە هەر زمانێکی دوای ئەوانە پیاوی باش دروست نابێت باڵێ پیاوی باش دروست ئەبێ بەس وەکو ئومەت وەکو کۆمەڵە خەڵکانێک ئەوان باشترین کۆمەڵی خەڵکن ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس وەکو تاک لەوانەیە زەلامی وامان تیا دروست ببێ ئەوەنە ئەولیای خوا بێ ئەوەنە چاک بێ لە پلەی ئەصحابەکانی پێغەمبەر بێ لە قیامەتە دوور نییە لە هەموو زمانێکە پیاو چاکان هەیە چوارەم ئەصحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم پلەپایان جیاوازە مثلا دەیان پیانەوتری عەشرەی مبەشەرە لەوانە ئەبوو بەکر یەکەمیانە دوای ئەوە عومەر دوای ئەوە عوسمان دوای ئەوە عەلی دوای ئەوە طەلحە و زوبەیر دوای ئەوە حتا ئەگاتە ئەمەکانی تر ئەصحابەکان فەرقیان هەیە طبعا
بەهۆی نزیکیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئێمە هەر هەمویان لەلامان بەڕێزن و دوعای خێریان بۆکەین و داواکەین کە خوا لێیان ڕازی بێ. ئیمامی طەحاوی ئەفەرمێ ئێمە ئەسحابەکانی پێغەمبەرمان خۆشەوێ زیادە ڕەوی ناکەین، خوا نەخواست تەبەڕا لە هیچ کەسێکیان ناکەین، هەر کەسێک قینی لیان بێ ئێمەش قینمان لێیەتی، هەر کەسێ بە خراپە باسییان کا ئێمە قینمان لێیەتی، هەر کەسێک بێئەدەبی بکات لە بەرامبەر ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە قینمان لێیەتی، ئەسحابەکانی پێغەمبەر بە چاکە نەبێ باسییان ناکەین. خۆشەویستی ئەسحابەکانی پێغەمبەری خوا دینە، ئیمانە، ئیحسانە، خوا نەخواست قین لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا کوفرە و نیفاقە و طغیانە.